نرخی بەرز نەبووە؟ نا نرخی هەرزانتر بۆ بەرزتر نەبووە. سعید هەروەک خۆتی ڕۆژی مۆلیدە بچووکەکانە بۆی هێرشەکەی شەوی ڕابردووی سەر کێڵگەی غازی کۆرمۆن کارەبا لە تەواوی کوردستان گژاوەتەوە. ئەمەش لە ڕێگای ڕاگەدراوێکی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان و لە بازاڕەکانی ئەولێریش مۆلیدەی بچووک بازاری خۆش بوو ئیدی بەرناکەوێت. من ئێستا لە بازاڕی سوورچیانم لە نێو شاری هەولێر لێرە چەند دوکانێک کە خۆیان دەڵێن بە شەوان نامێنەوە بەڵام بەوەی فرۆشتنی و مۆلیدانەوە ماونەتەوە. کاک حاجی لێرە دەمێت قسەی لەگە بکەم. کاک حاجی سڵاوت لێبێت. دەمەوێت پێم بڵێ لە دوای ئێواران نامێنەوە بەتایبەت لەگەڵ نوێژی مەغریب چۆن ئەمڕۆ ماونەتەوە؟ وڵی لەبەرەوەی خەڵکەکە کارەبانیە دێ مۆلیدەی دەبە لە باندێ ئەمڕۆ کارەبانی ئەمڕۆ چۆن بۆ ڕەواجی فرۆشتنەوە ڕەواجی مۆلی زۆر باش بووە لەبەرەوەی کارەبانە بووە خەرک دێت مۆلی دەبە. باشە کاک حاجی بەشێک لە هاوڵاتیان بازەوە دەکەن کە مۆلیدە بەرناکەوێت یان بە هەڵە چونەتە شوێنەکەیان چۆن چۆنیە کورە کاکە مۆلیدە زۆرە مۆلیدە خلاص ناوی لە خوای بە زیادی مۆلیدە زۆرە بەس ئەوەندێ مە نەمان هینایە کە لەبەر کارەبا بۆ 24 ساعت لە بە هەندێ نەمان هینا ئەم کە کارەبا سوێنی وەرعاز دەکەێت چەند مۆلیدە دەوێت وەرە ببە و شەم و یەک شەمێ چەند مۆلیدە دەوێت مۆلیدە هەیە نرخی بەرز نەبووە؟ نرخی هەرزانتر بۆ بەرزتر نەبووە. سعید هەروەک خۆتی باشە نەمانی کارەبا بۆ چەند ڕۆژێک ئەوە کاریگەری دەبێت و خەڵک نەتوانێت خۆرا بگرێت عالم خەڵک سەبری نیە سەبری نەگە سەبری هەبی کاکە دەڕاوێک دوو ڕۆژ کارەبا دێتەوە هەندێک لە خۆت بە شتێکی خۆت خەریکە بە شعن لایەت شانەوە شتانە بۆس خەڵک دێ کارەبام دێ ئەوەی مەسەلە. باشە بەشێکیان دەبینم بۆ مۆلیدەی گەورەش دەبن بۆ دوو ڕۆژ مۆلیدەی وا گەورەش دەفرۆشتێت؟ ئەرێوەڵا مۆلیدە 30 ئەمپێری 40 ئەمپێری هەموو دەبن. مۆلیدەکانی ئێرە نرخیان لە چەند بۆ چەند دەست پێ دەکات؟ بەخۆی لە 100 دلاری بگرە هەتا 600 دلاری مۆلیدە لەکنەمە دەست پێ دەکات سعی لە 100 دلاری هەتا 600 دلار. تەنها بنزین مۆلی بنزین و گازیشمانە مۆلیدە گاز هەیە هەندێک سعری گرانترە بە 650 دلاری 700 دلار ئەو هەیە. زۆر باشە ئەوانەی سەردانت دەکەم بە گشتی لە چین و توێژێکن؟ وڵا هەموو کاسبن و ئەوانەی دەبینی کابرا سەیدە لێ هەیە یان دەبین سوپەرمارکێتی هەیە شتەکەی تێک نەچێتە لە بە هەندێ ئەوە ئەوانەیە بە نزیکەی دەکرین بڵێن لە بەیانی و چەند مۆلیدێک وڵا لەوانە ئێستا قسوور مۆلیدەمان فرۆشتەوە لە بەیانی بەس ئەمڕۆ چەند ڕۆژ بوو دانیشتبوون مۆلیدە نەدەفرۆشتە کارەبا لەبەرەوەی لە خوای بەزار 24 ساعت بوو ئەلوڵ عەجمانیستان کارەبا تۆ 24 ساعت بەشکم ئەو هەڵایە نامینێتەوە بەسەنگۆ زەرەر دەکەن قەی ناکە با زەرەرکەین با ملت قازانچکە با ئەمە زەرەرکەین. زۆر باشە کاک حاجی دەست خۆش بێت. ئەمە قسەی یەکێک لە خاوەنی پێشانگاکانی هەولێرە کە ئەو بەشی کارەبایە دەفرێت بەڵام بەشی هەرە زۆری مۆلیدەی لە بەردەم دوکانەکەی داناوە دەفرۆشێت. جا دەمێت بازەوە بکەم کە بازەوە دەکرا لە بازارەکانی هەولێر مۆلیدە دەست ناکەت بەڵام من سەردانی چەند شوێنێکم کردو و مۆلیدە هەیە و دەفرۆشترێ و بازاڕیشی تەواو گەرمە بەڵام ئەوەی هەیە لە ڕۆژدا دەفرۆشتراوە بابەتانە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کارەبا نییە ئیدی بە شەویش دانراوە ئەمەش بەهۆی ئەوەی لە هەفتی ساڵی 2025 بە فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کارەبا لە پارێزگای هەولێر ناوشاری پارێزگای هەولێر بە سنووری نێوشار بە دیاریکراوی نەک دەوروبەر کارەبای بەتەواوی بۆتە 24 کاتژمێر تاوەکو هێرشەکەی شەوی ڕابردووی سەر کێڵگەی غازی کۆرمۆر کارەبا کێشەی نەبوو بەڵام ئیدی لە دوێنێەوە خەڵک بێ کارەبا.